ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. سڵاوی خۆم و باقی هاوکارانم لە بەرنامەی تەندروستی پێشکەش ئێوە خۆشەویستان بێ. بینەرانی خۆشەویست، لە بابەتی تەندروستی و سڵامەتی مرۆڤە دوو بابەتمان هەیە کە بابەتێکی تایبەت ناوچەیکە، یعنی تایبەت قاڕەیکە، بەڵام بەشێ لە ئێران و ئەو مەنتەقەی خاوەرمیانە شایەگرێتەوە. ئەو مەترسیگەرە کە لەسەر نەخۆشی مالاریا هەیە. بابەتی یەکەمی بەرنامەکەیشمان لەسەر حوزەی سڵامەت و تەندروستیە کە مەقالەیەک چاپ بووگە لە 3 ئەم مانگە، یعنی ئەمڕۆکە یەکشەمە 14 مانگە 11 ڕۆژ پێش ئێستا. لەو مەقالە نابەرابەری لە حوزەی سڵامەت و تەندروستیان باس کردووە. ئەو نابەرابەریە کە ئەمان دەستنیشانیان کردووە و پەنجەیان خستووەتە سەری، ئەوەیە کە لەسەر ئەوە نییە کە مەسەڵەن لە ناوچەیەکە مەنتەقەیەکە لە بەشێک لە دنیا ئیمکانات بێداشتی تا چە ئەندازەیەکە دوکتەر تا چە ئەندازەیەکە بێداشت و دەرمان و واکسن ها لە چه حاڵەتێکە. لەو نابەرابەریە کە ئەوان باسییان کردووە مۆزوعەکە ئەمە نییە، بەڵکو مۆزوعەکە لەسەر ئەوەیە کە ئەو شاخصگەرە، ئەو ئامارگەرە کە ئەدرگێت، بەڕەسیگەرە تاقیقاتگەرە کە ئەکرگێت، حاڵەتێکی نابەرابەری هەیە. یانێ ئەو مشەخەسەگەرە، ئەو ئامارگەرە کە ها لە بەردەسە لەسەر نەخۆشیێک، لەسەر ئەوەی کە نەخۆشیەکە ئەپیدمی بێت، هەمەگیر بێت، گشتگیر بێت، ئەو ئامارگەرە نابەرابەرە. نابەرابەر یانێ بەو سوورەتە کە تاقیقات یا کەمە لە بازێ شوێنە، یا ئەنجام نادرگێت، دقت لەسەری ناکرگێت، ئەو بەڕەسیە لەسەر ئەوە کرگێت. ئەوەی کە لەو راپۆرتە ئەمان داویانە دیارە چەند مؤسسەی گەورەن، بەڵام مرکزەکەی لە ئاتاوای کانادا بووگە، بەڵام تووە تاقیقاتەکە لەوێ نەکراوە. توان بڵێم کە لە گۆشە بە گۆشەی ئەم دنیا کەسانێک یا مؤسساتێک کۆبوونەتەوە ئەو تاقیقاتیانە داوەتە دەرەوە. حەڤە لاپەڕەیە، یانێ حەڤە لاپەڕەی گەورەس. ئەوە بۆ بینەرانی خۆشەویست سێژم کە لە ئەم حەڤە لاپەڕە 4 لاپەڕەیە، 4 لاپەڕە و نیمی، نزیک بە 5 سەفحەی بڵێن فقط ڕفرێنسە، یانێ ئەو تاقیقاتیانە کە حەڤە سەفحەیە، لەو حەڤە سەفحە 5 لاپەڕەی فقط ڕفرێنسەکانە، منبعەکەیانە. ئەوەیە کە یانێت خۆیان چۆن لەسەر ئەو تاقیقاتە بەڕەسیان کردووە، بەو دقەتە چوونەتە بەرەوە، یانێ هەر ئامار، هەر نەتیجەی کە هاوڕیانە دەسە دقەتی هەیە. ئەوەی کە ئەوان زۆرتر پەنجەیان لەسەری داناوە ئەوەیە کە تاقیقات مشاهدەیی. تاقیقات مشاهدەیی ئەوەیە کە یەک ئەبینرێت، دوو سەبتە کردگێ، یانێ تەداخڵێک لە دەرمان و ئەمانە ناکردگێ. ئەڵێن ئەو تاقیقات مشاهدەیە بۆ نمونە لە جامعەیەکە چەند نەفەر شێرپەنجەی سیان هەیە، ئامارەکەی لەو تعدادە چەند کەسیان بۆ نمونە جگەرە کێشن، چەند کەسیان جگەرە ناکێشن، قلیان ناکێشن، چەند شغڵەکانیان چییە، بە چە ئەنازەیەک ئەم شغڵگەرە توانێت لە مەعرەز ئالوودگیگەر هەوا بێت. ئەو جەدوەلگەرەسە کە بە تاقیقات مشاهدەیە کە تەداخڵ لە دەرمانە ناکات، فقط ئەو ئامارگەرە بەدەستێت و فقط ئەو دادەگەرە کۆ ئەکاتەوە. ئەوەیە کە ئەڵێن کە ئەو تاقیقات مشاهدەیە زۆر نابەرابەرە، یانێ نابەرابەر یەکەیشی ئەوەیە کە ئەبێت تاقیقاتەکە هەم بۆ خزمەت بە علم بێت، بتانن نەتیجەیەک لە دووە ڕۆژە بگرن و بتوانن چارەسەری نەخۆشیەکان کەن یا بەری پێ بگرن. تاو جێگەیە خۆی دیارە ئەمە لە گشتگیر یانێ تواو دنیایان لە نەزەرە گرتووە، بەڵام ئەوەی کە ئێمە ئەگەر لە بەرنامەی تەندروستیە شارێکی پێکەین، ساڵی 87 بەرنامەیەک تەسویب بوو لە بەرنامەی بودجە کە توا وەزارەتخانەگەر دەوڵەتی 1%، یانێ بینەرانمان تەوەجۆ بکەن 1% بۆ تاقیقات بێت.
بسێتر تاقیقات گشتیتر مشاهدەی و غێرە مشاهدەی بێت یعنی ئەوە ئەگەر تۆ بەراوردی کەی بە وڵاتێکی ئەوانێکە وڵاتگەرێکە تەوسعیان پیا کردووە ئەبینیت کە ئەو 1% یەک نییە شاید لە 20-15% یا زیاتریش بێت بۆ نمونە لە وڵاتێکی وەکو ئاڵمان وەکو ئەمریکا ئەوە زۆرتریشە یعنی ئەڕواتە بەن 20% و 30% لەو بوجێ ئەوە یەکەوە ئیمکاناتە ئەوان دابینیەکەن بۆ تاقیقات ئەوەی ئەبین کە سەتحی پێشرەفتی علمیەکەیان چەندێکە بڵام بەسەن لە وڵاتێکی وەکو ئێرانەکە ساڵی 86 و 87 ئەویش نزیکەی 20-22 ساڵ لەمەوە بەربەردە بودجەیەک تەسویب کراوە کە بۆ تاقیقات 1% بێت دیارە و کاتێک ئاوا بێت یعنی ئەو تاقیقاتە نەکردێت ئێمە نمونەی وەک ئەو ئەپیدمی کۆڤید-19 یا ئەو کۆڕۆنامانەدی کە چە فاجعەیەکی لە ئێرانە بەبار هاورد یعنی هەر جارەیەک شتێکیانەوەت هەر جارێک چۆن تاقیقاتێک نەبوو ئەوە یەکە ئەو کەمتەرخەمیە فقط ئەوە نییە کە بەشە تەندروستی و دەستگای تەندروستیەکان بگرێت بەڵکو ئەوە یەکە سیاسەتگەر بێداشتی ئەو استراتیژیگەرەی کە استراتیژیگەر بێداشتی کە لە سیستم بێداشتی وڵاتێکە پەیڕەوە کردی بوو نمونە لە وڵاتێکی وەک ئێرانە ناقسە بەڵام ئەوەی کە ئەوان وتویانە ئەم دادەگەرە یانە ئەو متفاعاتی کە کۆیان کردووەتەوە کە وتم لە بڵێ 15 سەفحەکە بۆچی بە دەردەخوات ئەڵێ کە ئەوە توانێت لە تەسمیم گیریەکان و سیاست گوزاریگەر بۆ داهاتوو ئایندا لە سیستم بێداشتە مورد استفادە قرار بگرێت ئەڵێن کە ئەو شکافە زۆر بەڕوونی دیارە یعنی ئەو تاقیقاتە لە بازی شوێنە ها لە خواردترین ئاستی خۆیە لە بازی شوێنە مناسبە لە حەدی معموڵە هەیە ئەوەی کە خۆشیان خولاسەیان کردووەتەوە ئەڵێن کە لە کولە ئەگەر بۆ گشت دنیا لە نەزەری بگرین ئەو گزارش دادەها یا ئەو تاقیقات مشاهدەیە نامەطلوبە یعنی مساعد نییە ئەوە یەکە ئەتوانێت ئەو سیاست گوزاریگەرە تقریبا نەفەلەجییان کات بەڵام بە تاخیرەوە یا لە بازی شوێنگەرە زۆر بەخراوی بڕواتە بچێتە پێشەوە جیا لەوەیشە ئەڵێت کە ئەگەر ئێمە ئەم دادەگەرمانە بێت ئەتوانین تەسبیمگیریەکان بۆ داهاتووە ئەو کە عەداڵەت و بەرابەری لە دەستگای تەندروستیە بتوانین تا حدودێک بەڕەسیکەین ئەڵێن کە هەروانیشە نیە ویژگیگەری تریش نەخشی هەیە بۆ نمونە قەومیەت جنسیەت شغڵ تەمەن ئەوانە هەیە بەبستێن ئەوە یەکە ئەگەر تاقیقاتێک ئەکرێت حتممە بۆ نمونە بۆ جنسیەتەکە بۆ قومیەتەکان لە گشتیان کەڵک وەربگیرگێت بۆ نمونە مەسەڵەن هەر لە ئوروپا نەخۆشی هەیە کە لە ئوروپاکە کەمترە بۆ نمونە بەڵام ئەبینن لە ناو دووڕەگەکانە دووڕەگەوەی کە مەسەڵەن کەسێکی ئوروپایی و ئافریقایی لە ئەو من زادووەلەدەی کە ئەیکەن مەسەڵەن نیشانەگەر نەخۆشی بەراوردە ئەمە بەستیان ئەوەیە کە ئەگەر تاقیقاتێکی شەکردگێ لەو جنسیەت کە ژن و پیاوە حتممە لە هەموو ئەو گروپگەرە کەڵک وەربگرن ئەوان خۆشیان ئەو مساڵیانە تێرنەوە ئەڵێن کە ئەو شکاف دادەها یعنی ئەو کەمبوودە کە هەیە ئەو نابەرابەریە لەو شاخصگەرە خۆش ئەوان شاریان کردگەکە لە کۆڤید-19 مشاهدەیان کرد کە چە نابسامانیگەرێک لە سیستمەکانەکە لە ئەوڵ کەمێ شڵق قابوون یانش فرزیا بوون تا سیاسەتێکی دروست و واکسن و ئەوانە هاتە پێشەوە ئەوە ئەو بەحسە بوو کە کردویان یانێ مەقالەیەک بوو کە داویانە دەرەوە لە 3 ئەم مانگە کە هیوایان وا بوو کە توا وڵاتگەرێکە هەنە WHO ئەو سازمان بێداشت جەهانیە خۆیان پابند بەوە بزانن کە بودجەیەکی زیاتر کەسانێکی زیاتر و تاقیقاتێکی زیاتر لەسەر ئەو نەخۆشیە ئەنجام بدەن دوومین بابەت کە بۆ بەرنامەی ئەمڕۆ ئێوە بینەرانی خۆشەویست دیاریمان کردووە ئەوەیە کە لە قاڕەی ئافریقا
نەخۆشی مالاریا سەری هەڵداوەتەوە. ئەوانیش ئەوە نەبێت کە ڕیشەکەن بووە کەم و زیا بووە لە ماوەی ساڵانی پێشووە، بەڵام ئامارێک کە لەوێ هاتووەتە دەرەوە ئامارە لە 2020 بەملاوەی یانە لە 5 ساڵ پێشەو بەرەو ئەملاوە مالاریا هەم قوربانی زۆری گردووە لە ئەو قاڕەی ئافریقا و هەمیش بەردەوامە، یانە ڕشتێکی سعودی هەیە باوجود ئەوە کە ئەو گشتە تەدابیرە ئەنجام درراوە بۆی، بەڵام هێشتا نەیانتوانیوە بگەین بە نەتیجەی مەطلوب، چونکە وا دیاریان کردو کە تا 5 ساڵی تر یعنی تا 2030 لەو قاڕە ئەم نەخۆشیە ڕیشەکەن بێت. بینەرانی خۆشەویست، من ئەوەش عەرز خزمەت ئێوە کەم تاو جێگەیەی بە خاوەرمیانە هەڵەگەڕێتەوە. زۆربەی وڵاتەکانیان بەهۆی ئەوەی کە منتەقەی گەرمیان هەیە لە مەترسی نەخۆشی مالاریا هەن. لە ئێرانە لە ماوەی 1 ساڵ 2 ساڵی ڕابردووە وەکو زەنگ خەتەرێک ئیعلام کریا کە لە ئێرانیشە ئەم نەخۆشیە سەری هەڵداوەتەوە و خۆی دەرخستووە. دیارە ئەم نەخۆشیە کە مالاریاس من حتمما لە ئاخر بەرنامەکە شارێکی کورتی پێەکەم بە نیشانەکانی و چۆنیەتی کەسێکە تووشیە بێت، بەڵام بۆ نمونە لە منتەقەیەکی وەک کوردستانە شاید ئەو مالاریا کە ساڵگەر پێش ڕیشەکەن کریا، ئەو کەسانێک کە ها لە بیریان و بینەری ئەم بەرنامەنە ئەزانن ئیدارەیەک بوو بە ناو ئیدارەی مالاریا کە کارگەری تایبەتی ئەگرت لە ساڵانی پێشە، بەڵام بۆ نمونە کەسێک بۆ کرێکاری ئەڕواتە مەناتەق جنوبی ئێران، چونکە ئێپیدێمی و ئەو شوێنەی کە لە ئێرانە زۆرتر لە معرەزی ئەم نەخۆشیە هەن، خوزستانە، هورمزگانە، حتا کرمانە، بەشێک لە کرمانە، سیستان و بەلوچستانیشە. بۆ نمونە کەسێک ئەڕوات بۆ کرێکاری یا سەفەرێک ئەڕوات بۆ ئەو مەناتەقە، ئەگەر احتماڵەن بە ئەو مێشولە کە ئانوفلی پێژن و ئالوودە بێ، ئەڵبەتە ئەو مێشولەی ئالوودە ئەگەر بۆ نمونە بگەسێت، ئەو کەسە لە 2 هەفتە تا 1 مانگ ئەو نیشانەگەریە مەخفیە، یانێ مێشولەیەک پێوە یا تێتەوە بۆ سەردان ئەگەر کاریگەرێک بێ یا بۆ سەفەرێک چووە هەڵەگەڕێتەوە بۆ کوردستان، دوای 15 شەو 1 مانگ بازی جار لەوە زۆرتر، ئەو کە دەورەیەکە بە ناو دەورەی کومونی پێژن، کومونی نەخۆشی مەخفیە مێنێ، دوایەوە سەرهەڵ ئەدات و ئەو نیشانەگەرە کە تاو لەرزە خۆی نیشانەدات. ئەوە یەکە مهمە. دوومین مۆردێکە هەیە ئەوەیە کە وەزعیەتی ئاو هەوایی گۆڕاوە. ئەو وەزعیەت ئاو هەواییشە یەکێک لەو عەوامڵەسە کە دەستنیشانیان کردووە کە ئەتوانێت ئەم نەخۆشیە هۆکارەکەی ئەوە بێت کە دووبارە پەرەی سندووەتەوە. مەقالێکە هاتووە دەرەوە، ئەو مەقالە لەسەر پەرەسەندنی نەخۆشی مالاریا یا شیوعی دووبارەی مالاریاس لە قاڕەی ئافریقا وا ئەڵێت کە ئەم نەخۆشیە باوەجودەوە کە سەد تەکنۆلۆژی علم چووەتە بەرەوە، ئیمکانات سڵامەتی هەر چووەتە بەرەوە، بەڵام بوحرانێکی ئاشکارە ناتوانین چاوپۆشی بکەین کە ئەویش سەرهەڵدانەوەی مالاریاس بەو کوشت و کوشتارەی کە کردوویە. بۆ نمونە ئامارێکیان داوەتە دەرەوە کە من ئەگەر عەرزی خزمەتتان کەم، ئەڵێن کە نسبەت بە یانێ 2020 تا 2022 نسبەتێک کە زیای کردووە بەو ئامارە 11 ملیۆن کەس توشبوو یان زیاتر بوو. یانێ بۆ نمونە ئەگەر 10 ملیۆن بووێت، بۆ نمونە عەرز خزمەتانەکەم لە 2020 لە 2022 بوو بە 21 ملیۆن. ئەوە یەکە ئەڵێن کە ئەو ئەفزایشە زۆر ها لەسەرەوە تقریبا نزیک بە 90%، یانێ ئەو دوو بەرابەر بوونەوە وەکو مەترسیکە. جا بۆچی هۆکارەکانی چییە؟ ئەوان چەند هۆکاریان دەستنیشان کردووە. یەکێکی ئەوەسە کە مقاومەت دارویی دروستە بێت، ئەو داروگەرەی کە هەند بۆ مالاریا
ئیسە بەدەن توانێت یا ئەو میکرۆبە توانێت بەخۆی لە خۆیەوە شناسایی کات کودەکان خۆی ئاوەسکە مقاومەتێکی داروی دروست بووگە. یەکێکتر ئاڵوگۆڕگەر جەوە هەواز کە بە تەغییرات ئیقلیمی ئەناسرێن، بێداشت ڕعایەت نەکردن یانێ دیسانەوە چونکە یەکێک لە مەنابعێک کە ئەتوانێت وەکو منبع بێت ئەو گۆمی ئاوە کە ئەتوانێت وەکو ئەگەر ئاوەکە بێداشتی نەبێت لەوێ ئەوە بڵین کە ئاوەکە بگەنێت یەکێک لە منبعگەرێکە کە ئەتوانێت ئەو مێشولە خۆی جیالەوە پەناگایك بێ بۆ ئەو هەم ئەتوانێت کە ئەو پرۆسی میکرۆبە بواتە بەرەوە. من لێرە بۆ بینەرانی خۆشەویستمان ئەگەر پرانتزێ باسکەم شاید بڵێن کە بەس مالاریا نەماوە، بەڵام مالاریا لە ئەدەبیاتە، لە نووسینە، لە کتێوە، لە فیلمە جاروبار ئشارەی پێکردێت، یانە یەکێک لەو نەخۆشی گەرەسە کە بە درێژایی ساڵان بووە کوشت و کوشتاری کردووە. ئەوەیە کە دروستە لە منتەقەی کە نامێنێت یان نەماوە یا ئەوەی کە شەرایط محیتیەکەی مساعد نییە بۆ ئەوە لە حاڵ حازرە. بەڵام یەکێک لەو مەواردەسە کە مرۆڤ بێت هەر ئیتڵاعاتێکی لێ بێت، بۆ نمونە ئەگەریش چوو بۆ شوێنێک کە زانی ئەگەر ئەو منتەقە ئەو نەخۆشی هاتیە بۆ خۆپاراستن ئەوانیشە لە نەزەرە بگرێت. لەم گزارشە ئەوەی کە یەکێک لە مەواردێکە وتویان ئەبێ زۆر لە بەرچاوی بگرین ئەوەیە کە بازێ شوێنگەر بە شوێنگەر غێرەبوومی ناسراوە، یانێ قەبلەن پێشتر ئەو نەخۆشیە لەو شوێنانە نەبینراوە، بەڵام ئیسە ئەبینن لەو شوێنانە ئەم نەخۆشیە دیسانەوە سەری هەڵداوەتەوە. ئەوە خۆب یەکێک لەو دەلیلانەسە کە ئەتوانێت ئەم نەخۆشیە لە بازی شوێنەکە بڵێن احتماڵی کەمە یان نەبێت ئەتوانێت لەو شوێنانیشە ڕووباتەوە. هەر لەم گزارشە ئەوەی کە خۆیان ئشارەیان پێ کردووە تقریبا مقاومەت دارویە، ئەڵێت ئەو تەرکیباتەی کە لە داروەکانە هەیە وەکو ئەوڵین خەت دفاعی ئێمە لە چاویەگرینیانێت دەرمان داروتراپی، ئەڵێن مقاومەت دروست بووگە ئەبێت بیرێکیش بۆ ئەوە بکەینەوە یانێت حتممە تەغییراتی لەو داروگەرە بدرگێت کە بتوانێت ئەو مقاومەت دارویە کە نسبەت ئەو میکرۆبە نسبەت بەم داروگەرە پێیای کردووە ئەوانیشە تێک بشکێت. دیارە خۆشیان ئەویانە وتووە کە ئەبێت کۆنتترۆڵ و مدیریەتی ئەم نەخۆشی هەر بدەینەوە بەدەستی ئافریقاییەکان. ئەوەیە کە بۆ نمونە ئیسە بازارگەرمیشی پێکەن، بۆ نمونە لە هالیوودا فیلمگەرێ دروستە کردگێ کە مەسەڵەن کەسانێک ئەڕۆن بۆ خزمەتی پزیشکی لە ئافریقا بۆ نمونە ئەوانێکە لە فیلمە، بەڵام ئەمە ئەڵێت کە شتەکە شتێکی جددیە لەو حاڵەتە نییە کە ئەبێت مدیریەت و ئیدارەکردنەکەی بدەین بەدەستی خودی ئافریقاییەکان. دیارە لەسەر واکسنیش قسەیان کردووە کە ئەڵێن واکسن تەوزیعێکی عادڵانەی نییە لەوێ، یعنی هەموو منداڵێک دەستڕەسی نییە بە واکسن، وەکو نقطە تەوەجۆی شاریان کردووە کە وتویانە هیچ منداڵێک لە ئافریقا نابێت بەهۆی ئەوەی کە واکسنی مالارایەکەی وەرنەگرتووە گیانی خۆی لەدەست بات. من بۆ بینەرانی خۆشەویستیشمان لە ئاخری بەرنامەکە ئەوە بێژم مالاریا خۆی یەکێک لەو نەخۆشی گەرەسە کە بە نەخۆشیەکی ئەنگەڵی ئەناسرێت. ئەو نەخۆشیە بۆ نمونە لە واحدگەر بێداشتی و تەندروستی و پزیشکیشە بەڕەسیە کردی، یانێ لە هەم میکرۆشناسی هەم ئەنگڵشناسی هەم علوم ئازمایشگاهی بەڕەسیە کردی، یانێ لە تواو وڵاتەکانە حتا لە سیبریشە ئەوە کە بەڕەسیە کردی کە مالاریا چەسب ئەشێ بناسرێت هەتا ئەگەر لەو شوێنانیشە هەر تایسە نەبینراوێت. معموڵەن ئەو ئەنگەڵەی کە هەیە یانێ ئەو میکرۆبە بە پلاسمیدیۆم ئەناسرێت، ناوەکە پلاسمیدیۆمە لە تەرێق مێشولە و ئەو مێشولەیشە نێرومێ هەیە، ئەم نەخۆشیە لە تەرێق نێرەکەی ناتوانێت ئەوە بگوازرێتەوە بۆ مرۆڤ، بەڵام مێەکەیە کە ئەو خصوصیەتی هەیە کە
کاتێککە میکرۆبەکە حامڵی میکرۆبەکە بوو، یعنی هەڵگری میکرۆبەکە بوو، ئەگەر کەسێکی گەست ئەو میکرۆبە وارد کات. ئەوە یەکە ئەو کەسەکە کاتێکە ئەگسرێت ئەو میکرۆبە ئەڕوات ئەوڵین شوێنێک و ئەڕواتە خوێنە، لە خوێن و ئەڕوا بۆ جگەر، لە جگەرە ئەمێنێتەوە وە لێنە محیتێکی باشە تەکسیرە بێت، یعنی زیاکات. دوو حاڵەت ئەمێنێت، یا ئەوەیەکە ئەو میکرۆبە چون چەند شقڵی هەیە ئەم میکرۆبە، حاڵەتێکی بە مەخفی ئەمێنێتەوە بۆ نمونە مانگێ 2 مانگ هەتا بۆ ساڵیان، و ئەتوانێت لە داهاتوە هەر کاتێک کە خۆی حەزی کرد ئەو نیشانەگەرە باتە دەرەوە، یان ئەو کەسە نەخۆش بکات. جۆری تری کە بەربڵاوە هەر ئەوەی کە زۆرە بوو لە کەبد تێتە دەرەوە، یانێت خۆی تەکسیرە و کردەوە لە کەبدە زۆرە بووەوە دێتە دەرەوە، دیسان ئەڕواتەوە بۆ کوێنە، ئەڕواتەوە بۆ ناو خوێن. کاتێک کە چووە ناو خوێن، ئەو گولوبولی یا خڕۆکەی سپی و سوورە کە هەیە ئەمە ڕواتە ناو گولوبولی قرمز یا ئەو خڕۆکە سوورە، لەوێ ئەیشکێنێت. کاتێک کە شکاندی ئەو بە میزانێکی زۆر ئەو میکرۆبە وارد دەبێت، واردی لەش و علایمەکە زاهرە بێت. علایمەکەش زاهرە بێت مشەخەسەتی تاو لەرزە، یانە ئەو کەسە هەم یاوە کات هەم ئەلەرزێت. هاوکات لەگەر یاو لەرزەکە ئارەقێکی زۆری شکات، یانێ ئارەقێک کە نیشانەی ئەو نەخۆشیەسە ئەو کەسە بێحاڵەکە فێت، بێحاڵیەکەی کە من ئێژم بێ حاڵێکی عادی نییە، هەروەک بێهۆش ئەکە فێت، هەزیانەیژێت، ئاگای لە خۆی نییە، ئاگای لە دەوروبەری نییە، بەڵام وەکو ئاگریش ئەسووتێت، لەرزی شکات، ئارەقی شکات، یعنی ئەوە ئەو حاڵەت گەریەسە بەسەر پێ و ناتوانێت بێسێت، تووشی سکچوون یا ئیسهاڵی خوێنیە کات، سەری گێژە خوات، ئەگەر بێسێتە سەرپاوە ئەکەوێت، ئەوە ئەو نیشانەگەرەسە کە لە خۆیان نیشان ئەدات. ئەگەر ئەو مێشولە دیسانەوە بێتەوە، مێشولەیەک سالم بێت، یعنی هەڵگری میکرۆبەکە نەوێت، ئەگەر یەک دانە لەم نەخۆشگەرە دیسانەوە بگەسێت، ئەوێتە هەڵگر بۆ ئەو میکرۆبە، ئەتوانێت بڕێت منتەقەلی کات بە کەسێکی سالم. ئەوەیە کە ئەو شێوەی گواستنەوەی زۆر ئاسانە، ڕێگەگەر پێشگیریشی تقریبەن ئەوەی کە لە دنیا نابود بوو، نەما کەمێ ڕاحەت بوو. یەکێک ئەوە بوو کە بەر پەنجەرە و درگا و پەنجەرەیان تۆڕەگرت کە ئەو مێشولەگەرە نینە ماڵەوە. دواتریشیسە تۆڕگەرێک هاتووە کە حاڵەتی سەمیشیان هەیە، یانێ سەم بۆ ئەو مێشولە کاتێکە ئەنیشێتە سەری کە ئەو سەمە بیکوژێت لە ناوی بوات بۆەوە تا پێشەوەی کە بگات بە مرۆڤەکە، واکسنیشی دروست بوو، بە دەرمانیشی هەیە. بەڵام ئەوەیەکە وەکو مەترسیک هەر ها لە بەرچاویانە، بەتایبەت ئەوەی کە تەغیرات ئاو هەوایی ڕووی داوە لە دنیا کە ئەبێت لە بەرچاوی بگرن و وەکو زەنگ مەترسیکە نەبوو ئافریقا بەڵکو بۆ تەواوی دنیا. من هەروەکە عرض خزمەت بینەرانی خۆشەویستمان کرد ئەلم ئەوە دیسە خەریکە هاوین تەواوە بێت، بەڵام ئەم ساڵە کە 1404 بوو مەواردێکیش لە مواردەکەی زۆر بۆ نەتیجە وتمان ئێران دانێت لەو وڵاتگەرەسە کە لە بابەتی ئەوڵ بۆ تاقیقات هیچ کارێ ناکەن، ئەهمیەتی بۆی نییە، بەڵام گزارش کریا کە مالاریایان بینیوە. بینەرانی خۆشەویست، لێرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارەیشمان. لەلایەن خۆم و هاوکارانم ژیانێکی پڕ لە شادی و تەندروستی بۆ ئێوە ئاواتمانە.